گروپێکی گیتاری کوڕوکچ لە ڕانیا لە کاتی چوونە دەرەوەیان مۆسیقا تێکەڵ بە سروشت و ئاوێزانی بەهار و گەشتە سەیرانەکانیان دەکەن. ئەمان گیتارەکانیان لەگەڵ خۆیان دەبن لە سروشدا میوزیک دەژەنن. لەو بارەوە هاوکارمان توانە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین دەچین بینەریەک. ئەگەر وەرزی سەیران و نەورۆز و گەشتکردن لای خەڵکی خواردن و بەسەربردنی کاتێکی خۆش بێت لە شوێنە گەشتیارەکان، بەڵام لای ئەم گروپە بە گیتارەکانیان بەهار و سەیرانیان پڕ کردووە لە ئاواز و میوزیک. گروپێک کە پێکاتوە لە ژمارەیە کوڕوکێت لە شاری ڕانیا میوزیک و سروشتیان ئاوێتە یەکتر کردووە و بە ئاوازە خۆشەکانیان و ژەنینی گیتارەکانیان ومێدێکی جوانیان بۆ دوا ڕۆژی خۆیان دروست کردووە. گروپە گیتارم کە لە ماوەی 4 ساڵدا چەندین چالاکی جۆرە جۆرمان کردووە و بەڕاستی بوونی گروپ و ئەم شتانە لە نەو گەنجاندا کارێکی پێویستەوە شتێکی زۆر باشە لەبەرەوەی وەک دەبینە لەم تەسویرەدا بۆ لە ئیشکاری ئەمەدا زیاتر لە 20 کەس لە گەنجان من سەرپەرشتیان دەکەم کە بەشدار من لە چالاکی هونەرەکانی موزیکی. ئێمە جگە لە نەوڕانیە لە نەو دەرەوەی ڕانە چالاکیمان کردووە. ساڵ بە ساڵیش ئەم گروپە لە گۆڕانکاریدایە کە ڕێژیان زیاد دەکەوە تەڵەبە هەیە دەگۆڕێ و تەڵەبە هەیە یعنی بەردەوامە لەگەڵمان هیوایە ئەم ساڵ هاتیوە چەند ساڵێکە لەگەڵمان کار دەکەم. کاتێک سەیری پەنجەکانی ئەم کچ و کوڕە گەنجانە دەکەیت تێدەگەیت چەندە تینی و میوزیک و خۆشەویستین بۆ ئامێرە میوزیکەکانیان، بۆیە دەیانەوێت سەرڕای خوێندن و کاری ڕۆژانەیان بەردەوامی بدەن بە هاوڕێیەتیان لەگەڵ گیتارەکانیان و بە یەکتیم گروپەکەیان بەردەوامی پێ بدەن. ماوەی 3 مانگە لە سنتەری گەنجانم لە ئاستێکی باشدا زۆر سپاسی ماسەیدایەت دەکەم. بەڕاستی زۆر باش دەروانە دەخوێنێ. شکر وەخوا زۆر ڕازیم لە ئاستەکەم. هیوایەتشم بۆیە ئیشەڵڵا ساڵ دەچمە پێی مانگە بەشی موزیک. ماوەی 4 ساڵە وەکو خوێندکارێک وەکو فێرخوازێک لە لای مامۆستا هیدایەت لە سنتەری چالاکی گەنجان بەشداریم کردووە لە بەشی گیتار و تا ئاستێکی باشیش لە خۆم و لە تواناکارم لە بواری گیتارە ڕازیم و لە داهاتووە ئینشاءڵڵا بە گیتارژەنێکی باش. جگە لە خولای موزیکی لە بەش پزیشکیم لە بەشی پەرستاری دەستپێکردن لەگەڵ ئەو گروپە لە ساڵی 2016دا بوو بە سەرپەرشتی مامۆستا هیدایەتم. پێشتر لە ساڵ 2015 دەستم بە گیتاردا و لە 2016 خولای هونەریم زیاتر بەرەو پێشداوە لەگەڵ هاوڕێیانم و مامۆستای تایبەت مامۆستا هیدایەت. ئەم گروپە ماوەی چەند ساڵێکە لە سنتەری چالاکی گەنجانی ڕانیا پەروەردەی میوزیک بوونە و هەر لەوێش ڕۆژانە دەست دەکەن بە ڕاهێنانەکانیان و بەیەکەوە لەم ژوورە بچووکەدا دنیایەکی هونەری گەورە و پڕ لە ئاوازیان دروست کردووە. سنتەری چالاکی گەنجانی ڕانیا سەر بە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان لە منداڵپارێزی کوردستان پێک دێ لە کۆمەڵێک بەشی هەمەجۆر لە ناویاندا یەکێک لەوانەی کە لە سنتەرەوە گرنگی تایبەتی پێدەدرێت بەشی مۆزیکە و بە تایبەت ئەو گروپە مۆزیکیانەی کە زۆرتر لەگە خواست و توانای گەنجان وێک دێنەوە و لە ناویاندا گروپی گیتاری سنتەر کە یەکێکە لە گروپە چالاکەکانی بەشی مۆزیک کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆری گەنجتەیدا بەشدارە کە ئامانجی ئێمە تێیدا ئەوەیە لە ڕێگای ئەم بەشەوە بتوانین گەشەی زیاتر بەتوانا و بەهرەی گەنجان بدەین لە بەشی مۆزیک و گروپی گیتار کە زۆر نزیکە لە خواستی گەنجان بە تایبەتی. گروپی میوزیکی گیتاری سنتەری گەنجانی ڕانیا
وەک یەکەمین گروپی گیتار لە شاری ڕانیا بوونی هەیە کە بە شێوەیەکی ئەکادمی توانیویانە بگەنە ئاستێکی بەرزی هوەری و شارەزایی دروست بکەن لە نۆتەکانی مۆسیقا. کورسات نیوز ڕانیا